خوای پەروەردگار خەڵاتی وای بە ئێمە بەخشیوە دڵنیا بن لە ڕۆژی قیامەتە ئەگەر پێی بزانین لەم دنیاش دەردەچین نازانین ئەم خەڵاتە گرنگەی خوای گەورە ئەگەر بەس ئەو بچووکەمان لێ بستێنێتەوە کە لە تەواوی تەمەنی من و جەناب تا هەتا دەژمرین هەستمان پێ نەکردووە هەر نازانین هەیە خەڵاتی وا هەیە تا ئێستا زانستی پزیشکیش لە جەستەی تۆدا نەیدۆزیوەتەوە بەس ئەو نەبیندراوە ئەو نەزاندراوە ئەو نەدۆزراوە خەلەل لە ژیانماندا دروست بێ و نەبێ دڵنیا بن تەواوی سیستەمی ژیانمان پەنا بەخوا تێک دەچێت هەموو مرۆڤێک دەبینە مرۆڤێک بێزار دەبین لە ژیان ئەگەر هەموو سەرۆت و سامانی دنیا هی تۆ بێ هەموو پلە و دەسەڵاتی دنیا هی تۆ بێ هەموو خەڵک دەستە سەرسنگ و بەڵێ قوربانت بۆ بکەن بەس تەنها یەک خەڵاتی بچووکی خوای پەروەردگار کە وتم لەوە ئەچێ هێشتا هەر زانست نەیدۆزی بێتەوە هەر پزیشکێکی باڵا خۆشی نەزان لە جستەی خۆیدا ئەمە هەیە چونکە ئەم جسمە هێشتا زۆری هەر نەدۆزراوەتەوە ئەوەی کە هەیە شتە گەورەکانن کۆ ئەندامەکانن ئەندامە ئاشکراکانن چ جای ئەوەی کە ئەندامەکانمان ئەندامە ئاشکراکانمان خەلەلیان تێ بکەوێ کێشەیان بۆ دروست ببێ مرۆڤایەتیمان وەکو جەستە لە دەست دەدەین بیر و هۆشمان مەشغوڵ دەبێت تەنها بە نەخۆشی و چارەسەرەوە ئەنجا ئەوانی کە نەزاندراون و خۆمان هەر هەستی پێ ناکەین و هەر بیرمان لێ نەکردوێتەوە ئایا توانیمانە شکرانە بژێری ئەو هەموو خەڵاتی خوای پەروەردگار بکەین بە دڵنیاییەوە نەخێر بۆیە ئەگەر ئینسان بەس ئەمە گوناهەکەی بێ پێویستە ڕۆژانە 100 جار زیاتر ئەستەغفر الله بکە بەڵام بێجگە لە گوناه ئەنجا دواتر دەچێتە گوناهە گەورەکان وەکو قەتڵ و سحر و ئەکلی ڕیبا و خواردنی ڕیبا و خواردنی ماڵی هەتی و بوختانچێتی بۆ خەڵک و ئافرەتانی بێتاوان بێگوناه بێ ئاگا قسە فڕێدان بە ملاولادا پشتکردن لە دوژمنانی ئیسلام ڕووکردنە نارانی ئیسلام دۆستی نارانی ئیسلام بی بەڵام هەمیشە سەنگەرت دژی مسلمانان بێ کەەوە یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان بێجگە لە گوناهەکان ئەمجا تاوانمان هەیە تاوانەکان کە بەزی پەیوەستن بە کۆمەلگا بەگشتی و تاوانێکمان هەیە کۆمەڵە تاوانمان هەیە پەیوەستن بە نێوانی مرۆڤەکان لە نێوان خۆیاندا ئەو تاوانەی کە مرۆڤ زۆر ئاساییە لەوە چێ تووشی بێ کەس بەخۆی نەنازێ هەمیشە دەبێت داوا لە خوا بکەین بەردەوام بڵین یا ئەڵڵا بە گەورەی خۆت بم پارێزە لەوەی بخلیسکێم لە کتوپڕێکە لە ڕووداوێکی نەخوازرا و چاوەڕوان نەکراودا ببم بە یەکێک لە تاوانکاران و خۆم ببینمەوە لە بەردەمی دادگادا و لەو دیوی زیندان و شیشەکانی زیندانەوە ڕۆژگارێکی ژیان بەسەر بەرم هەر ئەبێ خوا بمان پارێزێ چونکە ئەم مرۆڤە ئینە النەفسە لە ئەمماڕەتون بیسوئی هەیە لە ناو ناخی ئێمەدا لە ناو نەفسی ئێمەدا کبرێک هەیە خۆ بە زلزانینێک هەیە خۆ بە شتزانینێک هەیە بە بچووکسەیکردنی خەڵک و خۆ بە گەورەزانینی خۆمان پەنا بەخوا لە ساتە وەختێکی زۆر بچووکدا لە لەحەزاتە ئینسان بە هەڵە دەچێ و ڕووداوی نەخوازراوی لەدەست ڕوودەدا و پاشان ئینسان کە شەیطان پەروەردگار دەفەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوون فاتەخیذوه عەدووە دوژمنێکی هەر ئاشکرامان هەیە دوژمنێک بە ئاشکرا و بەنهێنی بە هاندان بە وەسوەسەی ناودڵ بەوەی کە بەردەوام هانت دەدا لەسەر بچووکترین شت کێچێکت لێ دەکا بە گایەک مێشێکت لێ دەکا بە گامێشێک پوشکەیەکت لێ دەکا بە شاخێک ئەوەندە لە بەرچاوت گەوری دەکا کە قبوڵی مەکە هەتا تووشی تاوانت دەکا ئەوەندە ئارەزۆکانت دەجوڵێنێ ئەوەندە شتە خراپەکانت لەبەر چاو ڕازاوە دەکا ئاوی بۆگەناوت لێ دەکاتە ئاوی زوڵاڵ بۆگەنی ڕیخ و پیسایید لێ دەکا بە بۆنی گوڵا و عەتر هەتا لوتت هەڵی مژێ وە چەند چرکەیەک بەختەوەری دەیەوێت قیامەتت لەدەستدا ڕێبازەکانی غەیری ئیسلامت وا لەبەر چاو دەڕازێنێتەوە کە تۆ بەمە نەبێ میلەت و گەل و نەتەوەت بەختەوەر نابێت کە لە کاتێک ئەوە سەرابە خەڵک زۆر عەوداڵ بوو بەوێ لە بەدوویدا تونێڵێکی تاریکە و ئەو سەری دیار نییە و هیچیان بە هیچ نەکرد بەڵام شەیطان بە ملیۆنەها خەڵک فریو دەدا تووشی تاوانی گەورەیان دەکا و پاشان هاوڕێی خراپ ئینسانەکان جاری وا هەیە لە ناو ماڵی دایک و باوکێکی بەدین و بە ئەخلاق و بە ڕەوشت و بە حورمەت و بێوەی ساغ و سەلامەتە لە دایک بوون و ژیاون و پەروەردەبوون بەڵام لە دەرەوەی ماڵ لە ڕێگای جاری وایە هاوڕەکەت بۆتە سۆشیال میدیاکات بۆتە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەکاری دێنی کاریگەری زۆریان هەیە ئەڵقە سەدانیەکانی تەلەڤیزۆنەکان کە لە دەرەوە هێنراون
و ژەهراوی کراون و فڕێدراونە ناو ماڵەکانەوە. ئەمە ئافرەتە جاران وانە بوو دوای بینینی 100 ئەڵقە و 200 ئەڵقا هەر خۆی لەیاد کردووە کە چێیە، ئەبێتە یەکێک لە کارەکتەرەکانی ناو فلیمەکە. کوڕەکە بە هەمان شێوە، کچەکە بە هەمان شێوە، پیاوەکە بە هەمان شێوە لە خیانەت و لێبێوەفایی و لە تێکەڵی حرام و لە کوشتن و لە بڕین و لە دزی وا دەیڕازێنێتەوە، وا لەبەر چاوتە جوانی دەکا کە ئەمانە پاڵەوانی فلیمن، ئەمانە نەک عیبە نییە بەڵکو جێی شانازین. میدیاکانی ئەمڕۆ ڕاگەیاندنەکان تەلەڤیزۆن دەکەیتەوە، جاران بەڕێزان زۆر جار ئاماژەم بەوە کردو بۆ جەنابتان ئەهلی ئەم مزگەوتە بچکۆلەی خۆمان لە ڕێی مینبەری مزگەوتەکەمانەوە لە وتارەکانی جومعەوە ئەگەر کەسێک پارەی خەڵکی بخواردایە شەرمەزار دەبوو، ڕووی نەدەهات، خەڵکی خۆیان لێ بێبەری دەکردیان خزمم نییە، خۆی دەشاردەوە، ئەوە قەرزاری خەڵکە، دەستی خەڵکی بڕیوە، ماڵی خەڵکی بڕیوە. ئێستا ڕاگەیاندن بە ئاشکرا لە کەناڵی فەزاییەوە بێژەری بەتوانە وەکو کۆمیدیا دەیجارێتەوە، فڵان کەس ئەوەندە ملیۆن دۆلار، ئەوەندە دەفتەری فڵان کەس و ئەوەندە دەفتەری فڵان کەس و ئەوە تەنانەت جۆی وەرگرتەوە، تەنانەت گەرمی وەرگرتەوە، قەل و قازی خەڵکی بردووە و ماڵی هەمووی تاڵان کردەوە، ئێستا بێسەر و شوێنە، یان دەڵێ منەتتان نەبێت چم لێ دەکەن، خۆرە بم کوژە بم خەزیندانەوە، تازە ئەو دەستی ئەو خەڵکی هەموو بڕی بوو، ئەوەندە بەڕازاوی و ترش و خوێوە دەیگێڕێتەوە و پێکەنینی بۆ دەکا و ئیمزاکەی وایە دڵی سەری مراویە. یعنی ئەمە خەڵکە گوێی لێ دەبێت گەنجێک کەسێکی تر ئەڵە کورباخ و هەر عیب نییە، ئەو فڵان کەس هەر بوو بە ناوبانگی ناو سۆشیال میدیا بەم دەست بڕینە، جاران عیبە بوو. ئێستا تاوان ئاسان دەکرێت، تاوان دەڕازێندرێتەوە، هەر تەنانەت عیبی شەرمی کۆمەڵایەتیشی نامێنێ، بابەتێکی خەتەرە. بۆیە هیچ کەسێک لە ئێمە لە خۆی ئەمین نەبێ بڵێ تووشی تاوان نابم، بۆیە بەردەوام دەبێت لە خوا بپاڕێنەوە، ئەو خوای گەورە بە گەورەی خۆی بە حیفزی خۆی بەردەوام بڵێن فالله خەیر حافظا وهو ئەرحەم الراحمین، میهرەبانترینی میهرەبانان ئەرحەم الراحمین کە ئەڵڵا یا ڕەبی خوای خۆمان و ماڵ و منداڵ و کەسوکارمان، خۆشەویستان و ئازیزانمان، ئەهلی مزگەوت و دین و ئیمانمان، ئەهلی قیبلەی محەممەد صلی الله عليه وسلم خوای پارێزی.